بەڕێبەرایەتی پەروەردەی سۆران بەشی چالاکی هونەری قوتابخانەکان ئەمڕۆ پێشانگای ساڵانەی نەخشەنامەی سەردیوار بۆ گشت قوتابخانەکانی سنووری پەروەردەکەی کردوتەوە. لەگەڵمان بن بۆ ئەوەی ڕاو سەرنجی مامۆستایان و قوتابیانتان بۆ بگوازینەوە. فێرۆتان گوتیام ئەس وەکو مامۆستا کۆژی نەسمەت سەرپەرشتیاری ئەو پەخشنامەیە لەگەڵ دوو قوتابیانە خۆشەویستانە دەلالەتمان لەوەی کردیە پەخشنامەکەمان کە دوو کۆد و یەکسانە بێ کە کوردستان یەک پارچەیە و نابێت بە چوار و ژنانی هەر چوار پارچەی کوردستانیشی تێدا کە هیچیان کەمتر نییە شانبەشانی پیاوەکان. من قوتابی مؤمنشاب هەستاین بە دروستکردنی ئەم وێنەی لەسەر ژینگە ئەڵێ سارەکەمان لە ژێر گەماڕۆی پلاستیکیدایە. ئەو وێنەیە هەڵگری پەیامێکی ژینگەیە کە ئامانجی هۆشیارکردنەوەی خەڵکە لە مەترسی پاشماوەی پلاستیک بۆ سەر ژینگەی جیهانی و ئامانجی کەمکردنەوەی بەکارهێنانیەتی. من ناومیان هێمنە لە یازدەی دانی زانستی ئامادەی ئەستێرەی زانستی کچان بە گشتی ئەمڕۆ مەبەستی بەشداریکردنمان نیشاندانی هەندێک لە ڕەمز و سیمای کوردی بوو وەک ئاڵای کوردستان و هەروها وێنەی پیاوی قارەمان قازم محەممەد و هەروها چەند دەستورێکی جوانی تر کە لە بەرهەمی چنینی ئازیزانی پێش خۆمانە وەک کلاش و قماشی هەوری و هەروها بە هەردوو ڕەنجی دەستوری جەمەدانیە و هەروها وێنەی هەر چوار پارچەی کوردستان کە بە مەبەستی یەک پارچەی کوردستان پیشان بدا کە کوردستان هەمیشە لە دڵدا یەک پارچە. ئەو بابەتێک کە قوتابخانەی دلارای کچان قوتابخانەی دلارای کچان پێشکەشی کردووە لەبارەی مێشک و سروشت بەلای منەوە جێگای سەرنج بوو چکە مێشک و سروشت دووشتن پەیوەندیان پێکەوە هەیە کە مرۆڤ کاتێک کە تووشی جەنجاڵی و ناڕەحەتی و ناخۆشی دەبێ وەکو پندێکی عەرەبی هەیە دەڵێ ثلاثة يذهبن عن قلب الحزن الماء والخضراء والوجه الحسن. سەرنجمدا سروشت بابەتێکی گرنگە کاتێک کە مرۆڤ تووشی ناڕەحەتی و دڵاڕاوچێ دەبێ دەچێتە ناو سروشت بەهۆی سروشتەوە ئارام دەبێتەوە. جا ئاو سەوزایی ڕووی خۆش ماشەڵا ڕوویان خۆش بابەتەکەیان جوان باس کرد جوانی هەڵسەنگان و پەیوەندێکی زۆر توندوتۆڵ هەیە لە نێوان مرۆڤ لە کاتی ناڕەحەتبوونیدا لەگەڵ سروشتدا بۆیە سروشت زۆر پێویستە بۆ مرۆڤ بگەڕێنەوە ناو سروشت و سروشتی جوانی کوردستان. سوپاستان دەکەم. من ئایندە تەهام لە قوتابخانە ڕۆدنە بناڕەتی کچانەوە هاتووم لەم پەخشنامەی ساڵانەی قوتابخانە ئەستێرە بەشداریم کردووە. ئێم باسی جیهانی ڕەنگەکانەکەین. ڕەنگەکان بە گشتی زۆرن بە وەکو پەتکەزێڕنا و کارگەر ڕەنگ لەسەر مرۆڤ و لەسەر ئاژەڵ و کارگەری ڕەنگ لەسەر ڕووە. کاریگەری ڕەنگ لەسەر مرۆڤ ئەوەیە هەندێک ڕەنگ هەیە کار دەکاتە سەر لێدانی دڵ بە قەوە دەکات هەندێک ڕەنگ هەیە کار دەکاتە سەر جوقێننی چاو کە وەکو ڕەنگەکان فسفۆر و شەوقی ڕۆژ و ڕووناکی بەرز. کاریگەری ڕەنگ لەسەر ئاژەڵێکە حەزی ڕقی لە ڕەنگی سوور دەبێتەوە و حەزی لە ڕەنگی سوور نییە. هەندێک ڕوانگە ژەڵێ وان نییە ئاژەڵگات تەنها ڕەنگی ڕەش و سپی دەبینێت. مێرولە چروچار پێی هەیە و حەزی لە ڕەنگە گەرمەکان و ڕقی لە ڕەنگە ساردەکان دەبێتەوە. پاپولە حەز لە ڕەنگی سەوز و شین و کەس وەنەوشەیی دەکات. قوتابی کەیوان خالید لە ئامادەی گۆڤاری زانستی قورئان ئەمەیە لە خزمەت ئێوەی خۆشەویستدا فەسلێک لەبارەی خوێندندا بەڕووتاندا عەرز بکەم. سەرەتا پێناسەیەکی خوێندنەکەین و هەروەها ناوڕۆژ پێناسەکە ڕوونەکەنەوە بە چەندێک نمونە. خوێندن واتای ئەوە نییە کە تۆ تەنها کەسێکی خوێنەواریت بەڵکو تۆ کەسێکی تێگەیشتوت چونکە ئەگەر بێت و تۆ کەسێکی تێگەیشتو بیت ئەوە دەتوانیت بیت بە کەسێکی خوێنەوار بەڵام ئەگەر تەنها خوێنەوار بیت ناتوانیت بیت بە کەسێکی تێگەیشتو. بۆ نمونە کاتێک من ئۆتۆمبیلێکم پێ بە ڕێگادا تێپەڕ دەبم دەبینم نووسراوە خێرایت کەمکەوە ئایا من هەر دەڵێم خێرایت کەمکەوە لەو کاتەدا من کەسێکی تێگەیشتم بە تەکید نەخیر بەڵام کاتێک عەمەلم بە ئیشەکە کرد و هێواشم کردەوە ئەوە من کەسێکی تێگەیشتومە. بۆیە لە کۆتا قسەکانم تەنها ئەوەنە ئاڵێم هیچ پێگەیشتنێک بێ تێگەیشتن نییە بۆیە تێبگە با پێ بگەیت. بەخێر هاتن من و قوتابێک لە ئامادەی خەلیفانی زانستی کچان بە سەرپەرشتی مامۆستا فێنێک ئەم وێنەیەم دروست کردووە. مەبەستی ئێمە لە گەیاندنی ئەم وێنەیە مەبەستمان دروستکردنی ئەو ڕسمە گەیاندنی پەیامێکە بۆ هەموو کورد کە جەژنی نەورۆزە هەموو ساڵی لە 21 سێ ئەم جەژنە دووبارە دەکەینەوە.